خوێندکاری ژیر بەخێرهاتی بۆوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 31. لە لاپەڕە 31 گەیشتمە شیکاری پرسیارەکان پرسیاری 38. یەکێ لە سینەماکان بڵاوی کردەوە کەوا دوا فیلمی قازانجی زۆری کردووە بە بڕی 9,460,300 دینار. 10 ئەوەندەی ئەم بڕە پارەیە بەڕەنووس بنووسە. 10 ئەوەندە واتە 10 ئەوەندەی 9,460,300 دینار. هەتا بتوانم 10 ئەوەندەی بنووسم ناچارم ژمارەکەی بنووسم یەکەم جار. ژمارەکەم لێرە نووسیە 9,460,300. ئەگەر ژمارەکە دابڕین دانم سێ ڕەنووسی یەکەم دابڕینی یەکەکان، سێ ڕەنووسی دووەم دابڕینی هەزاران، ڕەنووسی ئێرە دابڕینی ملیۆنان، واتە 9,460,300. چی لێ دەکەم ئەو ژمارەیە جارانی 10 چونکە 10 ئەوەندە. لە کاتی جارانی 10 زۆر ئاسانە تەنیا سفرێک لە لای ڕاستی ژمارەکەدا دەنێم. ژمارەکەم چی لێدێ 10 ئەوەندە واتە لێکدان لەگەڵ 10 ژمارەکەم دەبیتە چ؟ دەبیتە دابڕینەکان دیسان دادەنێمەوە هەتا ئاسان بیخینمەوە. سێ سفر یەکەم دابڕینی یەکان، دابڕینی هەزاران، دابڕینی ملیۆنان کەواتە 94,603,000. بگەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری 39 هەڵا لەکوێیە؟ دڵسۆز وای زانی کەوا ژمارە 8.1% و 8.10% دوو ژمارەی یەکسانن چونکە لە هەمان ڕەنووسەکان پێک هاتوون هەڵەکە دیار بکە. ڕاستە لە هەمان ڕەنووس پێک هاتوون بەڵام جێی ڕەنووسەکان جیاوازە. لە کاتی بەراوردکردن لە دەستی چەپ ئەگەر دەست پێکەی ئەو هەشتەی بەراورد دەکەین لەگەڵ ئەو هەشتە وەکیەکە، ئەو جا فاریزە وەکیەکە، ئەو جا ژمارەکەی پاشفاریزەی ڕەنووسی پاشفاریزەی لێرە یەکە، لێرە سفرە. لەبەر هەندێ 8 فاریزە 10 واتە ژمارەی دووەم ئەو ژمارەیە گەورەترە، یەکسان نییە چونکە ڕەنووسە گەورەکە کە یەکە جێیەکەی باشترە، بەهایەکەی زۆرترە. لێرە ڕەنووسەکەی سفر لە جێیەکی باشە بەڵام بەهای کەمە. هەڵەکە لەوەیە. بەکارهێنانی پێدراوەکان. وێنەی ڕوونکردنەوەی بەرامبەر بەکاربهێنە بۆ شیکاری هەردوو پرسیاری 41. پرسیاری دەچینە لای ژمارە 40. بڕی ئەو هەموو بارانەی لە ساڵێکدا باریوە بخەمڵێنە. بزانین باران کوو باریە؟ لێرە مانگەکانمان هەیە. لە مانگی 1 چەند باران باریە؟ لە مانگی 1 6 سانتیمەتر، لە مانگی 2 4 سانتیمەتر، لە مانگی 3 تۆزێک لە 4 کەمتر،
لە مانجی 4 تۆزێک لە 2 زیاتر، لە مانجی 5 لە 2 کەمتر، لە مانجی 6 تۆزێک لە 1 زیاتر، لە مانجی 7 1 سانتیمەتر، مانجی 8 تۆزێک زیاتر لە 1، مانجی 9 2 سانتیمەتر، مانجی 10 3 سانتیمەتر، و مانجی 11 تۆزێک لە 6 کەمتر، مانجی 12 تۆزێک لە 6 زیاتر. کەواتە باران بارین لە مابەینی 1 سانتیم و کە کەمترین شتە و 6 سانتیمەتر کە زیاترین شتە، زیاترین بارینە. ئەو ژمارە دەکەویتە مابەینێ. لێرە ئەگەر 1 پلە بێمە خوارێ، 1 ژمارە، لێرە 1 ژمارە بچمە سەرێ، دیسان لێرە 1 بێمە خوارێ، لێرە 1 بچمە سەرێ، مابەینی ئەو دوو ژمارەی ئەو هێڵەیە کە دەکاتە 3.5، ئەوە ناوەندەکەی. کەواتە 3.5 سانتیمەتر ئەگەر جارانی 12 بکەم دەکات چەند؟ 3.5 جاران 12، ئەوە خەمڵاندنەکەمە. 3.5 جارانی 12 بکەم دەکاتە 42، کەواتە خەمڵاندنەکەم 42 سانتیمەتر. خەمڵاندنەکی ڕەنگە شیاوبی. دێمە لای پرسیاری 41. هەکار نیازی وایە سەردانی خزمەکانی بکا لە شار لە کاتێک بڕی باران کەمترە لە 4 سانتیمەتر. باشترین کات دیاری بکە بۆ سەردانەکەی هەکار. هەکار ئەگەر بیاوێ سەردان بکە باشتر وایە لە مانجی 3 کەمترە لە 4، مانجی 4 مانجی 5 6 7 8 9 هەتا 10 هەموو مانگەکان کەمترن لە 4. ئەوە باشە، واتە لە مانجی 3 باشە هەتا مانجی 10. مانجی 3 هەتا 10 لێرە هەتا ئێرە، ئەوە هەمووی باشە. ئەگەر نا باران دەباری زیاتر لە 4 سانتیمەتر. تەواو بووم، دێمە لای پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. پرسیاری ژمارە 42 12 کۆوە 3 توان 3 جاران 8. لێرە دەبی بزانم کام ئیش پێش کام ئیش ئەنجام دەدەم. 12 کۆ 3 توان 3 جاران 8. ڕیزیەتی کردارەکان یەکەم شت دەبی توانەکان ئەنجام بدەم ئەو جاران ئەو جا کۆکردنەوە. کەواتە 12 وەکو خۆی دەینمە خوارێ، کۆیەکەی وەکو خۆی دەینمە خوارێ، 3 جاران 3 جاران 3 دەکاتە 27 جاران 8. لە هەنگاوی دووەم 12 وەکو خۆی دێتە خوارێ، کۆی دەکەمەوە لەگەڵ 8 جاران 27 8 جاران 7 56 8 جاران 2 16 لەگەڵ 5 21 216. ئەو جا کۆکردنەوە 216 لەگەڵ 12 2 6 8 1 1 2 2 دێتە خوارێ. ئەنجامەکە 228. چمە لای پرسیاری 43. 234 جاران 38. 234 جاران 38 8 جاران 4 32 8 جاران 3 24 لەگەڵ 3 27 2 جاران 8 16 لەگەڵ 2 18 3 جاران 4 12 3 جاران 3 9 لەگەڵ 1 10
دوو جاران سێ شەش یەکیش حەفت. دووی دەینمە خوارێ، حەفت و دوو نۆ، هەشت و سفر هەشت، یەک و حەفت هەشت، 8,892. ئێستا دەچمە لای 44 ئەژمێر بکە 406 دابەش پیتی ن کە پیتی ن یەکسانە بە 14، واتە 406 دابەشی 4 دەکەم. 406 دابەش 14 زۆر ئاسانە. 4 دابەش 14 نابی، هەمیشە لە دەستی چەپ دەست پێ دەکەم. 4 دابەش 14 نابی، 40 دابەش 14 دوو، دوو جاران 4 هەشت، دوو جاران یەک دوو، 40 28 لێ بڕوە، 10 هەشتی لێ بڕوە دوو، 3 دووی لێ بڕوە یەک، شەشەکەی دەینمە خوارێ 126 دابەش 14 نۆ، نۆ جاران 4 36، نۆ جاران یەک نۆ لەگەڵ 4 لەگەڵ 3 12، هیچ نەماوە 126 سفر دەمێنێتەوە. ئەنجامی دابەشەکە 29. چمە لای پرسیاری 45. کام ژمارە بەهای 4 جاران 4 دەنوێنێ؟ 4 جاران 4 4 بپورن 4 4 4 4 ئەوە 4 جاران 4ە. کۆڵکە یەکسانەکان 4ە، 4 جاریش دووبارە بوویتەوە. ئەو 4 جاران 4ە دەکاتە 16، ئەو 4 جاران 4ەش هەر دەکاتە 16، واتە ئێستا 16 جاران 16. 16 جاران 16 هیچ نەبی، دەبی ئەوەی بزانین کە ڕەنووسی یەکان دەبیتە 6، نابیتە 4 نابیتە 4، چونکە 4 جاران 4 6 جاران 6 دەکات 36، واتە یان وەڵامی ج ڕاستە یان وەڵامی ئا. بێگومان وەڵامی یەکەم ڕاست نییە، چونکە تەنیا 4 جاران 4 دەکات 16، نەک 4 جاران 4 4 جار، کەواتە ئەوەش هەڵەیە ئەوەش هەڵەیە، ئەو وەڵامە ڕاستە. وەڵامی 256. ئەوە دێمە لای پرسیاری 46. ئامادەبوون بۆ تاقیکردنەوە، هەمویان ئامادەبوون بۆ تاقیکردنەوەیە. ئەگەر ڕۆژانە نێوان 35 و 45 خولەک ببەیتە سەر بۆ جێبەجێکردنی ئەرکەکان، خەمڵاندنی شیاو بۆ ژمارەی کاتژمێرەکان کە دەیبەیتە سەر بۆ جێبەجێکردنی ئەرکەکان لە 8 ڕۆژ چەندە؟ وابزانم دەبا نووسرا بە کاژێرەکان، چونکە دەڵێن کاتژمێر 1 و 20 خولەک، بەڵام 4 کاژێرم پێویستە بۆ ئەنجامدانی ئەرکەکانم بۆ وێنە. ئەگەر بەهات باو 60 خولەک بە، واتە یەک کاژێر، وەڵامەکە دەبووە چەند کاژێر؟ دەبووە 8، چونکە وەڵامەکان بە کاتژمێرن بە کاژێرن، بەڵام چونکە کەمترە لە 60 خولەک، واتە دەبی کەمتر بی لە 8 کاژێر، چونکە 8 ڕۆژ، واتە ئەو وەڵامە هەر هەڵەیە، نابی زیاتر بی لە 8، چونکە 45 کەمترە لە یەک کاژێر لە یەک ڕۆژ. دوایێ ئەو وەڵامی یەکەم کەمترە لە 24 کاتژمێر، ئەوەش هەڵەیە،
هەرچەندە هەڵەش نییە ڕاستە کەمترە لە 24 بەڵام هەڵبژاردننی ژمارەی 24 تۆزێک هەڵەیە کاتە ئەو وەڵامەش هەڵەیە کامە ڕاستە یەک لەو دوانە دەبێ ڕاست بی. ئەگەر بە هاتباو ئەگەر بێت تەمەشای ئێرەکەین 35 خولەک تۆزێک زیاترە لە نیو کاژێر واتە ئەگەر بە هاتبا نیو کاژێر بە سی بە واتە چەند کاژێری دەکرد بە 8 ڕۆژ دەیکردە 4 نەی دەکردە 6 زۆرە لەبەر هەندێ ئەو 6 هەتا 8 هەڵەیە لە مابەینی 4 و 6 ڕاستە 4 و 6 واتە ئەو وەڵامە ڕاستە. شیکاری پرسیارەکان گۆشەی ڕۆناک بیران ئەوەی دەهێڵمەوە بۆ خوێندکەرانی ژیر بە خۆتان ئەو یاریە ئەنجام بدەن. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە کەوانەی لاپەڕە سیویەکە لەوانەی داهاتوو باسی لاپەڕە 32 دەکەم هەتاوانەی داهاتوو هەر بژی.